تیشکی ددان چەند جۆرێکمان هەیە لە ناو دەما ئەگیرێت کە پێوترە ئینتراوەڕەڵ ڕادیۆگرافی. ئەمە وەکو ئەو جۆری تیشکەیە کە ئەگەر لە باگراوندەکەمان دیار بێت ئاماژەی پێەکەین دواتر، و هەندێک جۆری تریش هەیە کە لە دەرەوەی ناودەم ئەگیرێواتە ئەکستراوەڕەڵ. ئەمانی کە لە زیاتر باوە و ڕۆژانە ئیشی لەسەرەکرێ ئینتراوەڕەڵەکان بە زۆری لە هەموو بینگەکانیان با بڵین لە کلینیکەکانە دەستەکەوێت، پێویستە دکتۆریدان پزیشکیدان لە لای بوونی هەبێت، چکە کاری ڕۆژانی بەوە ئەڕوات و کارایەکی یاریدەدەری زۆر باشە بۆ دەستنیشانکردنی ئەو گرفتانی کە بە چاو نابێنرێن. بەڵام حەزەکەم ئەو ئاماژە بەو ڕستەیە بم کە تەنها تیشکی ددان ناتوانیت یان کافی نییە بۆ ئەوەی کە تۆ بڕیار بی لەسەر بوونی گرفتێک یان بۆ دروستی دەستنیشانکردنی ئەو بارودۆخی کە هەیەی. هەردووکی کلینیکەل ئێگزامینیشن کە ئەمە خۆت پزیشکەکە بە چاو بە هەندێک ئامێری وەکو میرەر و پرۆ بوو ئەوانە دەستنیشانەکرێ و لەگەڵیش ئەمە کارایەکی یاریدەدەری باشە کە تیشکەکە بگیرێ بەیەکەوە توانین بڕیاری دروست بین بۆ دەستنیشانکردنی گرفتەکە. ئینترائۆڕەڵەکە ئەویش چەند جۆرێکی هەیە، پێویست ناکات لێرە من یەکێکە باسییان بکەم. پێرێپیکەڵمان هەیە کەمە تەنها بۆ دانێک دوودان ئەو پەڕی بۆ سێدان ئەگیرێ، و بایتوینمان هەیە کە ئەمە بۆ دەستنیشانکردنی کلۆری نێوان دانەکان بەکارەهێنرێ لە بارێکی ئاسوویە دانرێ، و ئۆکلوژەڵیشمان هەیە کە ئەمە بۆ 5-6 دانی پێشەوە بەکارەهێنرێت لە کاتی دەرنەهاتنی دانێک کە ئیمپاکشنی پێوترێ، بۆی دڵنیابین لە کاتی نەشتەرگەریەکە ئایا ئەو بڕینی پووکەی کە بۆی ئەکرێت لە دیوی دەرەوەی دانەکان بکرێت یان لە دیوی مەڵاشوو بۆ نمونە. ئەمە سێ جۆری ئەو تیشکانەیە کە لە ناو دەما ئەگیرێ. وەکو ئێکسترا ئۆڕەڵەکانیش ئەمەش چەند جۆرێکمان هەیە، وەکو OPG کە ئۆرتۆپانتۆمۆگرافە، ئەمە نمونەیەکە بۆ OPG-ەکە. لێرەیە ئەمە هەردوو شەویلگەکە بە تەواوی دانەکانەوە دەرەکرێت، لە چەند بوارێکە سوودی لێ ئەبینرێت. بۆ نمونە ئەگەر دانە ژیریەکان کە ویزدەم تووت یان دانی عاقڵی پێڵین با بڵینە کوردەواری خۆمان دەرنەهاتوێت بۆ ئەوەی جۆری دەرنەهاتنەکە یان جۆری ئیمپاکشنەکەمان بۆ دیاری بکات کە ئایا بارێکی ئاسۆیی هەیە یان بارێکی با بڵین شەفتولی هەیە یان بە لاری هاتووە دانەکە، ئایا ئەم دانە هیچ ڕەگی دانەکە پەیوەندی هەیە گرفتێک دروست دەکات بۆ ئەو دەمار و خوێنبەر و خوێنهێنەرانی کە لەو ناوچەیە هەیە. جۆرێکی تریشمان هەیە کە لە ئێکسترا ئۆڕەڵەکانەوە تاوانی کە لە دەرەوە ئەگیرێت سیفالۆمێتری. سیفالۆمێتری ئەمە بۆ زیاتر بۆ دەستنیشانکردنی پرۆفایل یان با بڵین کۆنتوری چوارچێوەی چۆنێتی جووتکردنی دانی هەردوو با بڵین شەویلگەکە و ئایا ئۆڤەرجێت و ئۆڤەربایتی پێوترێ بە زاراوە پزیشکیەکە، بەڵام بۆی بزانین چۆنێتی دانجووتکردنی شەویلگەکانی سەر و خوارەوەی چۆنە ئەو قۆناغانی کە ئەگیرێتە بەر بەتابەتی ئەمە سوودی لێبینرێ بۆ ڕێکردنەوەی دان. جۆرێکی تریشمان هەیە لە ئێکسترا ئۆڕەڵەکان کە ئەمە پێوترێ CBCT کۆن بیم کۆمپیوتەر تۆمۆگرافی، کە ئەمە زیاتر لە شێوەی سێڕەهەندی واتە 3D بەکارەهێنرێ. ئەمە زیاتر ئەتوانین بڵین لە چاندنی دانا سوودی لێ ئەبینرێت یان لە نەشتەرگەریەکانە کە ئەمە زۆر گرفت چارەسەرەکە. دەتوان بڵێم پێشکەوتوترین جۆری تیشکە کە تا ئێستا زانست پێگەیشتووە. بۆچی ئەمە سوودی زیاترە لە جۆرەکانی تر؟ لەبەرەوەی زۆربەی زۆری جۆرەکانی تری تیشک دووڕەهەندیە، واتە تەنها لە دوو دیوی ئەو دانە دیاری ئەکات. بۆ نمونە زۆربەی دانەکانی دواوە خرێکان یان پێشە خرێکان دوو ڕێک یان سێ ڕێک یان هەندێک جار 4 ڕێگیان هەیە کە ئەمە لە کاتی پڕکردنەوەی دەمار کە دەمار بڕی بۆ ئەو دانانە ئەکرێت. ئەگەر بێت و بە شێوەی دووڕەهەندی سەیری بکەین ئەوە لەوانەیە لە شێوەی ڕێگێکا دەرکەوێت دوو ڕێگەکە بەم شێوەیە ئەچنە سەرێک، بەڵام لە کاتێکا ئەگەر بە شێوەی سێ ڕەهەندی بۆمان دەرخا ئەم بارەشی پیشان ئەیات، یعنی
ئەوە یەکێکە لە سوودەکانی و هەروەها لە کاتی چاندنی دانا ئەمە زیاتر سوودی لێ بینرێت لەبەرەوەی بە شێوەی توێژاڵ لەو شوێنەیە کە تۆ ئەتەوێت دانەکە بچێنیت هەموو ڕەهەندەکانت بۆ شیەکاتەوە لەکوێ بچێنرێ باشە لە چ ئەستوری و پانی و بەرزی ئێسکێکە ئەو دانە بچێنرێت یان ئەو فیکسچرە دابنرێت کە دێنتەڵ ئیمپلانتەکەیە با بڵێندانی چێنراوەکەیە سوودی زیاتر لێ بینێت و ڕیتێنشنی زیاتر بیان زیاتر جێگیرە بێ لەو شوێنە نسبەی نەجاحیان با بڵێن ڕێژەی سەرکەوتنی چاندنەکەت بۆ دیاریەکە ئەمە بە شێوەیەکی گشتی و بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بەداخەوە تا ئێستا لە کۆمەڵگەی ئێمە زۆر بایەخی پێنەگیراوە دێنتەڵ سکرینینە کە یەکێک لەوانە رادیۆگرافیکەڵ سکرینین فۆر دێنتەڵ ئێگزامینیشن یعنی چاودێریکردنی تیشکیانەی ددانەکانە کە ئەمە بۆ هەموو تاکێک پێویستە لە وڵاتانی ئەوروپا و وڵاتە پێشکەوتوەکانە ئەوە ڕەچاوە کرێت هەموو کەسێک چۆن هەر یەکێک لە ئێمە خاوەنی پێناسێکی تایبەت بە خۆیەتی هەویەک لە گیرفانیەتی ناو گروپی خوێن و زۆربەی زانیاریەکانی لەسەر نووسراوە هەر کەسێک لە وڵاتە پێشکەوتوەکانە ئەم چارەسەری بۆ ئەکرێت و چەند جۆرێک تیشکی بۆ ئەگیرێت بەپی ئەو تیشکانە ئیتە پێویست ناکا کە چێتەوە بۆ لای پزیشکەکەی خۆی هەموو جۆرە تیشکێکی بۆ گیراوە چ لە ڕووی ئینتراوەڕەڵەکان کە لە ناودەمە گیرێ و چ لە ڕووی ئەوانەی کە لە ئەکستراوەڕەڵە گیرێ و هەموو زانیاریەکی تەواویان لەسەر باری دەموددانی ئەو کەسە لەلایە و ئەمە شتێکی زۆر زەرورە بۆ دیاریکردنی هەندێک لەو گرفتانی کە ئەسڵەن لەوانەیە نیشانی نەبێ دەستنیشانکردنی هەندێک جۆری نەخۆشی کە ئێمە درکی پێناکەین تاوەکو گەشە نەسێنێت و نەبێتە هۆیەوەی کە نیشانە لەسەر جەستەی ئەو کەسە دەرکەوێت لەسەر دەمودانی ئەو کەسە دەرکەوێت بە پێویستی ئەزانم ئەوەش ئینشاڵڵا ببێت بە کللتور لە وڵاتی ئێمەیە.